دوای ئامادەکاری یانەی هەولێرە بۆ ڕوبەڕووبوونەوەی گەرما لە هەفتەی سێزدەی خولی ئەستێرەکانی عێراق. تیپەکە لە 2 یاری ڕابردووی تووشی 2 شکستی قوڕس بۆتەوە. بەرامبەر مووسڵ بە لێدانی یەکلاکەرەوەکان لە جام کرایە دەرەوە. بەرامبەر شوڕتەش لە خول بە ئەنجامی 4 بە 1 دۆڕە. هەر بۆیە هەولێر بۆ خۆ ئاشتکردنەوەی بەهاندەرانی بۆ سەرکەوتن دەجەنگێت. وەڵە گەمێ زۆر مهمە بۆ ئێمە وەکو هەمووتان زانن ئاخر گەمە نەمان بردەوە و ستا سبەی ئەمانە ڕیسالەت بە قۆت بدەین لە ماڵ خۆمان وازەکەین پێش جمهورمان ئەمانێ دڵیان خۆشکن و سێ خاڵەکە بۆ هەولێر ببین. یانەی گەرمەش بارودۆخی لە هەولێر باشتر نییە. لە 6 یاری ڕابردووی تەنها 1 سەرکەوتنی بەدەستێناوە. ماوەی 4 ڕۆژە لە هەولێرە و غازی فەهد دەیەوێت لە سەردەستی هەولێر بەرەو ئەنجامە باشەکان بگەڕێتەوە. سەبارەت بە ئامادەکارێکی باشمان کردو خۆتان دەزان هەردوویانەکە لە بارودۆخەکی خراپدانە چیانی هەولێرە چیانەی گەرمەیە پێویستمان بە سێ خاڵی یاریەکەی و ئەوش دەزانین لە ناو یانەی هەولێر زۆر قورسە بتوانانی سێ خاڵی یاریەکە بەدەستبینی بەڵام ئامادەکارێکی باشمان کردو و هیوادارم یاریەکی خۆش بیتن لە بەروی بەڕاستی بە نسبەتە من ئەو یاریە ئەمانجەکە ئەنجامەکە هەرکوو بیتن لەلایەن کێشانی هەرچەندەم نێستا یانەی گەرمەوە بەڵام یانەی هەولێر خۆتان دەزانین یانەکی خۆشەویستە و یانەکی گەورەیە وەکو من لە ینی سەبارەت بە من یانەی دایکە چەند ساڵێک لێرانە بوویمە و تێدا یادگاری خۆش و ناخۆشم تێدا تۆمار کردووە. یاریەکە ڕۆژی هەینی کاتژمێر 5 ئێوارە لەسەر یاریگای فرانس و هەریری ئەنجام دەدرێت. هەولێر خاوەنی 18 خاڵە و لە خانەی نوێمی ڕیزبەندیە. یانەی گەرمەش 15 خاڵی هەیە و لە خانەی 12 ڕیزبەندیە. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.